دانیشتوانی گوندەکانی دۆڵی جافائەتین کەمی کارەبای نیشتیمانی تەواو نیگەرانی کردوون و هاتوونەتە بەردەم وێزگەی کارەبای دوکان بەڵام هیچ کام لە لایەنە پەیوەندیدارەکان نەهاتن بەدەمیانەوە. ئەوان دەڵێن حکومەتداری بەم جۆرە ناکرێت و ئەوە وەفای پارتی وێچێتیە بۆ خوێنی شەهیدانی دۆڵی جافائەتی. دراوانە نەچوتە سەر ئێستاش داواکەین کە جەنابی قایم قام و بەڕێوەبەری نەحەیە بێنەوە سەرخەت ئەو بەڵێنانەی کە داویانە و جەنابی کە کاک شێخ سالار ئەوی جواب بزانم پشکی شێری بەرەکەوی لەم کەم تەرخەمی بەرامبەر بە دۆڵی جافائەتیەکرێ تێگەشتی ڕاستی لەلایە گەڵێن نەود نییە لەلایە گەڵێن داربڕین قەدەغەیە لەلایە گەڵێن وەڵحاصل لە ئەو شتانە لە هەمووی بێبەشین و داواکارین کە ئەو کارەبایمان بۆ زیاد بکرێن. بەڕاستی ئێمە هەموو ساحب شەهیدین هەموو ساحب ماڵوێرانی هەموو دەربەدەری جومان لێ ڕناگرێت کاکە دووسێ هەتی وەلای قایم خەمی جومان لێ ڕناگرێت بەڕاستی ئەوە لە ئێوارەوە ئەنجومەنەکان تەلەفۆنیان بۆ کردووە تەلەفۆنی هەڵداگرێت سعاتێکە لێرەن کەس هات بەدەمتانەوە کێش ناوەڵا یەک زەنم ناتەوە بەس دوو کارمەندی کارمەند کاکە چی بێت شەڕەتی چی هەیە هاتون کارەبای کوشتی کارەبای کوژن و وی کوژن بەس بۆی چارەسەرە بێ کارەبایەکەمان نەکوژان دێتوانە و ڕێندەوام نییە کارەبا تەنها لەو لادەیانی ئێوە نیە لە مێرگەپان و ئەو شوێنانی ئێمە دۆڵی جافائەتی نیە ئەنجی کاکەی سۆ خەڵام پاشا هەیەی ئەوە بۆ هیانە بۆچی ئێوەوان هەیە ئێمە کاتین کارەبان هەیە بەڵام بەڕاستی ئێمە نیماگەن لە سەعات دوی شەوێ بڕێ هەتا پێنج ئێوارە نایەتەوانێ. دۆڵی جافائەتی بە نزیکەی لە دەگوند پێکاتووە ئەو ناوچانەی وەکو گوندنشینەکان دەڵێن هەمیشە لانکەی شۆڕش بووە ئێستا حکومەت ئاوا پاداشتیان دەداتەوە ئەوان دەڵێن لە شەو ڕۆژێکدا تەنها 7 کاتژمێر کارەبایان پێدەدرێت. ئێمە وەکو ئەگەن دوکان ئاوی هەیە دۆڵی جافائەتی خوێنی ڕشتۆ خوێنی داوە یعنی ئێمە بەلافاوی خوێن ئەم حکومەتە ئەم دەسەڵاتەمان پێکەوە ناوە ئینسان عیب بڵێ حکومەت وڵی من شەرمەکەم بڵم حکومەت دوو دەسەڵات دارمان هەیە ئەمیش پارتی و ئێشێتین یعنی کەوتونە خوێنمژینی ئەم خەڵقەی داوای نەوتیان لێ یەکەی ئەڵێ نەوت لە دەزێمانە خەڵق باوەشێدار دێنێ پۆلیست بۆ دێنن دەدگرن یعنی ئەمانە کارێکی وان کردووە نازانی بە چ شێوەیەک ڕوبەڕوویان ببێەوە ئێمە نهاتوین شەڕ و ئاژاوە دروستکەین هاتوین پەیامی خۆمان بگەێنین پەیامێکی وە حەقی خۆمان حەقێکی سروشتی خۆمانە کە بە تایبەتی دۆڵی جافائەتی ماڵاتمان هەیە ئەم ماڵاتەی ئێمە ئەگەن کە لە ئاستی خۆیان کارەبامان نەبێ ئەم ماڵاتەمان پێویستی بە ئاوە پێویستی بە خزمەتە یعنی بەڕاستی ناتوانین ژیان گوزارکەین ڕۆژی وایە سعات 4 دێتەوە 3:30 هەتا 12 نیهایەتی ناچێت یەک بەم شەو سەرما و بەم شەو تاریکانە ئێمە هەمووش ئاومان لە بیرایە بە یەک بە یەکیڵە ئاو لە بیرێدایە ئێمە کارەبا نەبێ ژیانمان نییە گوێ لێە ئێساس بەڕاستی غەدرمان لێ دەکرێت ئێمە هاتووی سەکەڵای خۆمان بکەین حکومەت ئێمەوە ئەمە لە سێ جارەیە کە هاتوو بۆ لای قایمقامی بۆ لای مدیر نەحیەی بۆ لای شێخ عەلادینی بۆ لای ئەملای ئەو لای بۆ خۆ ئاگاداری جاری کە منیش لەگەڵ هەرمیش قسەم بۆ کردن وا بوویان نا ئێجا کاک ئێستا یعنی ئەوە حکومەتیە حکومەتی ئەوە وا دەکرێ تۆ نێڵێ داری ببڕی تۆ کارەبان نەبیە تۆ ئاون نەبێ ئەی ژیان چۆنە 30 ساڵە حکومەت نەیتوانیوە کێشەی کارەبا چارەسەر بکات لە کاتێکدا سەدان جار بەڵێنی چارەسەری کارەبا و پێدانی کارەبای 24 کاتژمێریان بە هاوڵاتیان داوە لادێنشینەکان دەڵێن جۆزەی 20 ئەمپێریان بۆ دانان و پێیان وتن کارەبای 23 کاتژمێریان پێدەدەن جۆزەکە نەما کرا بە پێوەری زیرەک کەچی هەر 7 کاتژمێرەکەی ساڵی ڕابردووە کە خۆپشاندانیان لەسەر ئەنجامدایەوە و ئێستاشی لەگەڵدا بێت چارەسەر نەکرا. ڕامیار عوسمان کەناڵی پەیام قەزای دوکان.